تەنیا بەڕووخانی کۆماری ئیسلامی کێشەی نیشتەجێبوون چارەسەر دەبێت. خۆمینی 45 ساڵ لەمەوە بەروتی کە فەرمانی داوە کە هەم خان و بۆ کرێکاران و هەژاران دروستکەن و هەم ژیانیان ڕێک بخەن. ئەمڕۆ بە پێامارەکانی خودی ڕژیم 20 ملیۆن بنەماڵە لە ئێران بێماڵ و حاڵن. بانکی ناوەندی هەفتی مانگی سەرماوەزی ساڵی 1402 راپۆرتی پێشاتەکانی بازاری خانوبەرەی تارانی بڵاو کردەوە. بە گوێرەوە راپۆرتە هەڵاوسانی خاڵ بە خاڵی خانوبەرەی تاران گەیشتە 62.2%. کارناسان بەپێ ئەوەی ڕاستەوخۆ ئاماژە بە ناڕاستبوونی ئامارە فەرمیەکان بکەن وتویانە هەڵاوسانی نرخی خانوبەرە گەیشتووەتە زیاتر لە 75% و لە ئاکامدا هەژاری خانوبەرە پەرەیسەندووە. چاوچوێکردنی داچەکانی ناوەندی لێکۆڵینەوەی مەجلیس لە 12 ساڵی ڕابردوودا دەری خستووەکە ڕێژەی هەژاری خانوبەرە ساڵی 1390 نزیکەی 33% و ساڵی 1398 36% بووە و لە ساڵی 1400دا گەیشتووەدە 55%. ئەوە لە حاڵێکدایە کە مامناوەندی ڕێژەی جیهانی 20%. راپۆرتی ناوەندی ئاماری ئێران دەری دەخات کە نزیکەی 68% خەڵک لە ساڵی 1400دا خاوەنی ماڵ بوون. 23% کرێنشین بوون کە ناچار بوون 70 بۆ 80% داهاتەکەیان بۆ کرێ ماڵ خەرج بکەن. لە حاڵێکدا کە ماڵ بە کرێگرتنیش تەنیا بەدانی پێشەکی 10 ملیۆن تمەنی ممکن دەبێت. ڕێژێکی زۆر لە خاوەن خانووەکان و کرێنشینان لە پێکاتە نافەرمیەکانی شاردا نیشتەجێن و لەوانەش ملیۆنان کەسیان پەراوێز نشینن. بۆ پێی ئامارێکی دروست لە پەراوێز نشینان لە بەردەستانیا ڕێژەکەیان لە ئامار و ڕاگەیەندنەکانە بە شێوەی جۆراوجۆر باز دەکرێت. ساڵی 1399 وەزارەتی ڕێگەوبان و گەشەپێدانی شار ڕایگەیاندکە ژمارەی پەراوێز نشینان لە ئێراندا 26 ملیۆن کەسن. پێویست بە وەبیرهێنانەوەیە کە بە پێ راپۆرتی ساڵی ڕابردووی ناوەندی ئاماری ئێران 9% ئەو هاوڵاتی و بنەماڵانەی کە توانایی دابینکردنی پوڵی پێشەکی و هەزینەی کرێخانوویان نەبووە بە ناچار لە ناو گۆڕە هەڵکەندراوەکان، لە ناو کارتۆن و سەربانی ماڵەکان و لە ژێر خێوەتدا ژیاون. بێگومان زۆربەی هەرە زۆری پەراوێز نشینان و ئەوانەی کە شوێنی نیشتەجێبوونی گونجاویان نیە سەر بە چینی کرێکارن. بۆ نمونە ئەکبەر شەوکەت بەرپرسی کارونی کرێکارانی بیناسازی دەڵێت کە نزیکەی 50% کرێکارانی بیناسازی ئێران لە هەژارترین ناوچەی شارەکاندا کرێنشینن. کێ هۆکاری ڕاستەوخۆی ئەم دۆخە کارە ساتبارەیە کە بەسەر کرێکاران و خەڵکی کەم دەرامەتدا سەپێنراوە؟ ڕاگەیاندنە بەناو سەربەخۆ بەڵام ڕێگە پێدراوەکان خراپ بەڕێوەبردن و سیاسەتی هەڵە و ئەوەی کە پێ دەوترێت مافیای نیشتەجێبوون وەک هۆکاری ئەم دۆخە دەستنیشان دەکەن. ئەوان نووسیویانە مافیاکانی نیشتەجێبوون نزیکەی 3 ملیۆن خانوویان لە وڵاتدا و بە شێوەیەکی سەرەکی لە تاران بە مەبەستی سەودا و سوودی زیاتر بە بەتاڵی هێشتوێتەوە کە بریتین لە بنیادی تەعاونی ئەرتش، تەعاونی سوپا، بنیادی مستەزعەفان و بانکی نیشتەجێبوون. کاری ئەم مافیایانە تەنیا بریتی نبووە لە کەڵەکەکردن، بەڵکو ئەوان هاوکات لەگەڵ کاری ساخت و سازدا خەریکی گرانکردنی کەرەستەی بیناسازی و سپیکردنەوەی پوڵ و خۆدزینەوە لە باجیش بوون. ئەوەی کە ئاماژەی پێکرا تەنیا بەشێکی کەم لە واقعیەتەکان دەخاتە ڕوو. دۆخی کارەساتباری نیشتەجێبوون بەشێکە لە کارەساتی ئابووری و دەسەڵاتداریەتی کۆماری ئیسلامی بەگشتی. ئەم دۆخە لە ماوەی 45 ساڵی ڕابردوودا خەبات و ناڕزایەتیەکی زۆری بە دوای خۆیدا هێناوەکە بەرپرسانی حکوومەت بەهۆی بێتوانایی و نەبوونی هیچ تەرخ و پلانێک بۆ چارەسەرکردنی ئەو گرفتانە بۆ پەڕی وەحشیگەری و بە کەڵگوەرگرتن لە ئامرازەکانی سەرکوت و بەکارهێنانی هێزی سەرکوتگەر بەرەوڕوویان بوونەتەوە.
بە پێو هەلومەرجە ئێستا باشترین ڕێگا بۆ دابینکردنی شوێنی نیشتەجێبوون بۆ کرێکاران و خەڵکی بێماڵ و حاڵ ڕووخاندنی کۆماری ئیسلامیە. بەڵام تا ئەم پرسە گرنگە بە خەباتی شۆڕژگێرانە و جەماوەری بە ئاکام دەگات، پێویستە دروشمی نان مەسکەن ئازادی هاوکات لەگەڵ دروشمەکانی دیکەی بزووسنەوەی داواکاری کرێکاران و زەحمەتکێشان بە بزووسنەوەی شۆڕژگێرانەی ژن ژیان ئازادیەوە ببەسترێتەوە. پێویستە ئەو سەدان ملیارد دۆلارێکە بە ڕەنجی شان و پێڵی ژنان و پیاوانی کرێکاران و زەحمەتکێش و بە یارمەتی سروش دابین کراوە و لەلایەن دەسەڵاتدارانی دز و خاوەنکارانەوە بە تاڵان براوە بگەڕێتەوە بۆ گیرفانی کرێکاران و خەڵکی زەحمەتکێش بۆ ئەوەی ئیمکانی دابینکردنی شوێنی نیشتەجێبوونی گونجا و دژە بوومە لەرزە و خاوەن هەموو ئیمکاناتێکی ژیانی سەردەم بە ئاسانی فراهەم بێت.